بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف المرسلين سيدنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه وأمته أجمعين إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله وبركاته. داوال أخواكم طاعة عبادتي همولا يقبل كات لأخوا بارموا لعذاب قبر آقري جهنم من بارزت. داواکارم خوای گەورە لە بەهەشتەکەی خۆیدا ئاوا کۆمان کاتەوە ئینشاء الله. ڕووخێنەری کردەوە چاکەکان لە ناوبەری عیبادەت، سووتێنەری خێر و چاکە، ناونیشانی وتاری ئەم عەسرەمانە. ئەبێ ئەو دەردە چ دەردێک بێت، چ نەخۆشیەک بێت، عەمەل و کاری خێری ئینسان ئەڕووخێنێت، عیبادەت بەتاڵەکاتەوە، خێر و خێرات ئەسووتێنێت. ئەلغیبە باسکردنی خەڵکی بە پاژملە من الکەبائر، لە گوناحە گەورەکانە، لەو گوناحە گەورانەیە کە دوعای کەفارەتی مەجلیس نایسرێتەوە. گەورەترین خەتەریاتێک ڕووەکاتە ئینسانی ئیماندار و عیبادەتی ئینسانی ئیماندار بریتیە لە غیبەتکردن کە تحبط الأعمال وتأكل الحسنات. هەچی کردەوەمان ئەنجام داوە لە شەو نخوونی و ڕۆژوو و نوێژ و تاعەت، ئەم غیبەتە لای ئەبات، نایهێڵێت و حەسەنات ئەخوات، حەسەنات چاکە ئەخوات. حتا یەکێ لە پیاوچاکان ئەفەرمێت لەو كنت سأغتاب أحدا لاغتبت أمي وأبي فهم أحق الناس بحسناتي. تو سيري أو قصة مسلمانة كان، سيري أو قصة خطرة، سيري أو قصة زوار گرنگا. ئەگەر من بمەوێ غەیبەتی کەسێک بکەم، ئەگەر بمەوێ غەیبەتی کەسێک بکەم، ئەچم غەیبەتی باوک و دایکم ئەکەم. ئەوان زیاتر حەقترن بۆ ئەوەی کە چاکەکانم برن بۆ خۆیان، ئەوان زیاتر مستحەقترن چاکەکانی من ببەن بۆ خۆیان، چونکە غەیبەتی هەر کەسێکم برد چاکەم ئەچێ بۆی. دەی باشترین کەسێکە من غەیبەتی بکەم چاکەم بۆی بچێت، ئەگە بمەوێت چاکەم بۆی بچێت، باوک و دایکمە. بۆیە غەیبەتی کەس ناکەم بۆ ئەوەی کە چاکەکانی من نەچێ بۆ ئەو. غیبەت کامەیە؟ ئەن تەذکوڕە ئەخاکە المسلم بما یەکڕەه، باسی براکەت بکەی بە پاژملە ئەگەر بیستیەوە پێی ناخۆش بێت، کەیفی خۆیەتی ئەو شتەی تیا بێت یا تیای نەبێت. ئەگەر تیایە بوو غەیبەتە، ئەگەر تیایە نەبوو العیاذ بالله ئەوە بهتانە. بهتان أثقل عند الله من السماوات والأرض. تهمة البريء، کەسێکی بەریء و بێتاوان تۆهمەتبار بکرێ لای خوا لە ئەرز و ئاسمانەکان گرانترە. ئەگەر تیایە بوو ئەو شتەی باسی ئەەکەیت ئەوە غەیبەتە، ئەگەر تیایە نەبوو
ئەوە بوهتانە. ڕەحمەتی خوا لێ بێ ئەگەر لەم قسە بێ مسلمانەکان. ئەی ڕۆژەوان، ئەی عیبادەتکەر، ئەگە کەسێکت لا نییە لێرە نییە بە شێوەیە باسی بکە، ئەگەر لێرەش بێت هەر ئاوا باسی بکەیت. ئەوە لێم تێگەن؟ ئەگە کەسێکت لا نییە ئەتەوێ باسی کەی، ئەگەر خۆشی لەوێ بوو بە هەمان شێوە باسی کە، قسە نەگۆڕی. ڕۆژێکیان سوقرات دانیشت بوو، سوقرات ئەو عالمە گەورەیە بە پەلە پیاوێک خۆی کرد بە ژوورە، خۆی کرد بە ماڵەکەیە، وتی وەرە وەرە بۆ باسکەم، ئەگە بزانی فڵانە کەس چی پێ ئەوتی، ئاخ ئەو زانی چۆن باسی ئەکردی. سوقرات وتی بێدەنگ، هیچ مەڵێ هیچ مەڵێ. وتی بۆ؟ وتی جارێ بەر لەوێ قسەکە بکەی 3 پرسیارت لێ دەکەم، وەڵامی ئەو 3 پرسیارم بەرەوە. وتی فەرموو. وتی ئەم شتەی کە تۆ بۆم باس ئەەکەی، ئەو کەسە کە ئەڵەی باسی کردووی، ئێستا تۆ باسی ئەەکەی دڵم خۆشەکە یا دڵم ناڕەحە دەکا؟ وتی وەڵا دڵت ناڕەحە دەکات و خەفە دەخۆی. ئەمە یەکەم. وتی پرسیاری دووهەم، ئەم شتەی کە باسی ئەەکەی زیانی هەیە یا قازانج؟ وتی وەڵا زیانی هەیە، بۆ ئەو کەسەی کە باسی ئەەکەم زیانی هەیە. وتی ئەمە دووهەم. سێهەم، خۆت لەوێ بووی ئەو کابرا ئەم شتەیە؟ وت خۆت لەوێ بووی؟ وتی نەوەڵا بۆیان باس کردم. وتی دەی خوا بۆ گرێ، شتێک دڵخۆشم ناکات، خەفەتبارم مەکە، شتێک زیانی هەیە بۆ کابرا، ڕەنگە من تووڕە بم بچم هەڵوێستێکی ڕەتفعلم هەبێ بەرامبەر کابرا، شتێکە خۆت لەوێ نەبووی بۆ باسی ئەەکەیتر؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بە هاوڵەکانی: ئەتەدڕونە مە الغیبە؟ ئەزانن غیبە کامەیە، غیبەت کامەیە؟ وتیان خوا و پێغەمبەری خوا ئەزانن صلی الله عليه وسلم. فەرمووی: ذیکڕوکە ئەخاکە بما یەکڕەه، باسی براکەت بکەی کە بیستیەوە پێی ناخۆش بێت. ئین کانە فیه فەقەد اغتەبتەه، ئەگەر ئەو شتەی تیا بێ ئەوە غیبەت کردووە. وئین لەم یەکن فیه فەقەد بەهەتتەه، ئەگەر تیایە نەبوو ئەوە بوهتانت کردووە، بوهتان. کابرایەک لە پێشینان گاڵتەی بە پیاوێک کردبوو، گاڵتەی پێ کردبوو، گاڵتە لای خەڵک باسی کردبوو، کە بیستو بوویەوە چوو بۆ لای یەکێ بوو لە ئەولادی پێغەمبەر صلی الله عليه وسلم. باسکراوەکە، غیبەتکراوەکە یەکێک بوو لە ئەولادەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، کچەزای پێغەمبەر صلی الله عليه وسلم. کاتێک کە چوو بۆ لای قسەیەکی کرد، قسەیەکی زۆر خەتەر. پێی فەرموو: ئەتەعیض السونعەتە ئەم صانع؟ ئەرێ تۆ باسی منو کردووە ڕەخنە و لە خۆم گرتووە یا ڕەخنە و لە دروستکەرەکەم گرتووە؟ من خوا دروستی کردووم، وتوتە ئاوا و ئاوایە ڕەخنە و لە خۆم گرتووە یا لە صانع کە ئەڵڵایە؟ ئەڵێ کابرا سەری داخست. کەواتە ئەگامان لە خۆمان بێ مسڵمانەکان، مانووبوونمان بە فیڕۆ نەڕوات. سعدی ئەفەرمێ مناڵ بووم لە خزمەتی باوکمە، باوکم هەموو شەوێ هەڵئەسا بۆ شەو نوێش، هەموو شەوێ. ئەوێ شەوێکیان منیش مناڵ بووم ئەفەرمێ هەڵسام بۆ لەگەڵ یا شەو نوێشکەم، بینیم دەرودراوسێ و دەوروبەرمان هەمووی چرای کوژاندووە، تۆ هەمووی پرخەی خەو لێ ئەدا،
بە میوان و بە هەموو شتێکەوە هەمووی خەوتووە. ئەڵێ ڕوم کردە باوکم وتم باوکە ببین ئینها مثل مردەند بەرنەمی خیزەن یەکانەی بکونند دووگانەی بکونند ئاوا. وتی مناڵ بوو وتم باوکە تۆ سەیری ئەمانەکە ئەوەنە خەوتون ئەڵێی مردوون هەڵ ناسن دوو ڕکعاتێ نوێشکەن سەڵەواتێ بەن ذیکرێ بکەن هەڵ ناسن یادێکی خوا بکەن. ئەڵێ باوکم سەیرێکی کردم بە تووڕەییە وتی خۆزگاه ڕۆڵە تۆش بخەوتی تایە و پێستی خەڵکی و کەڵ نەکردایە خۆزگا تۆش هەڵ نەسای تایە و ئەزیەتی خەڵکی و نەدایە. جا ئەفەرمێ چی؟ ئەفەرمێ سعدی کردەوە وەکو گەنم وایە گەنم ئەکەیتە ناو کەنووەوە کەنووتان بینیوە؟ گەنووەکەیتە ناو چیەوە؟ کەنوو. ئەڵێ هەر گەنمی تێ ئەەکەم و کەنووەکەم خاڵییە ڕۆژانە سەری لێ ئەدەم سێرەکەم خاڵیە کەنووەکەم تمەز مشک ئەچن لە درگاکەیەوە گەنمەکە ئەخۆن حەچی تیانە هێڵاوە غەیبەت ئەو مشکەیە ئەو کەنوە و پڕکەی لە کردەوە ئەو غەیبەتە و مشکەیە هیچی تیان نایڵێ هەمووی ئەخوات هیچی تیان نایڵێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە میعراجا دای بەلای قەومێکە دای بەلای چەند کەسانێکە یەکلون الجیف مردارە بوویانە خوارد العیاذ بالله مردارە بوو. فەرمی ئەی جوبرەیل ئەمانە کێن؟ وتی هؤلاء الذين يأكلون لحوم الناس. جبرائیل فەرمی ئەمە ئەم کەسانن گۆشتی خەڵکی ئەخۆن غیبەتی خەڵکی ئەکەن باسی خەڵکی ئەکەن بە پاشەملە. جا ئێستا مثەقەفێکی ڕۆشنبیر پێیا بووە ئیمانی بە ئیسرا میعراج نییە ئەڵێ ئیسرا میعراج شتی وا هەر نییە و ئەسڵ و ئەساسی نییە العیاذ بالله. ئەمە ئیتر صرف کافر ئەبێ کافر. هەر کەسێ ئیمانی بە ئیسرا میعراج نەبوو ئیمانی بە نوێژیش نییە چونکە نوێژ لەکوێ واجب کرا؟ ئیسرا میعراج. ئیمانی بە زۆر قیەم و ئەخلاق نییە ئەوە ئەو نامەردە لە تەلەڤیزیۆنەکانە لە تەلەڤیزیۆنی یەکەمی بێڕکابەرە یەد مقابلەی ئەکەن و ئەڵێ چی؟ ئەڵێ ئیسرا میعراج ئەسڵ و ئەساسی نییە و قورئان ئەخاتەوە بە درۆ العیاذ بالله. لەولاشەوە مەلایەکی دینفرۆشە هێنەی ئەڵێ تەراویح بیدعەیە کۆڵێ مێزەر وا بەسەریەوە دەوەرە تۆ وەرە بە مێزەرەوە خەڵکی بەری بۆ جەهەنەم بڵێ ئەم شتانە خەڵکی ئەیکا هەمووی بیدعەیە. جا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ئیسرا میعراجا ئەو پیاوەی بینی کۆمەڵی خەڵکی بینی مردارە و بیانە خوارد گۆشتی گەنی و فەرمووی جبرائیل پێی فەرموو ئەوە ئەو کەسانن غەیبەتی خەڵکی ئەکەن. ئاگاتان لێبێت مسلمان ئاگات لێبێ مسلمان هەرگیز تا و هەرگیز ئازاری خەڵکی مەیە بە زمانت غەیبەتی خەڵکی مەکە بە زمانت. سعدیە فەرمێ پیاوێک هاتە لای باوکم وتی قوربان من زوو گوناحێکم کردووە ئێستا تۆبەم لێ کردووە خەڵکی هەر بەو گوناحەوە ئەم ناسنەوە و ئازارم ئەدەن بیرم ئەخەنەوە کە من فڵان گوناحم کردووە. ئەفەرمێ باوکم داینیشاند و دڵخۆشی دایەوە و پێی فەرموو ڕۆڵە سپاسی خوا بکە بەس نییە تۆ باشیت و خەڵکی بە خراپ باس دەکەن کورە من ڕۆڵە ڕۆم و قوربە سەرم خراپم و خەڵکی بە چاکم ئەزانن دەربەدەریەکە منم ماڵوێرانەکە منم خۆم ئەزانم چیم کردووە بەڵام خەڵکی وا ئەزانن چاکم. ئیبن قەییمی جەوزی بە ڕەحمەت بێ ئەفەرمێ هەر کەسێک تۆبەی کرد لە گوناحێک
هەر کەسێک پەشیمان بوویەوە لە گوناحێک کەسێکی تر هەر بەو گوناحە عیبداری کرد و بیری خستەوە ئەو کەسە نامرێ ئیلا مبتەلا ئەبێ بەو گوناحەوە ئیلا مبتەلا ئەبێ بەو دەردەوە ئیلا تووشی ئەو دەردە ئەبێت ئەسبابی غەیبەت زۆرە بەخیلیە تربیەی خراپە دوورکەوتنەوەی لە زیکری خوا عیلاجەکەی چییە قەناعەت و هەبێ بەوەی کە خۆت هەتە ئیتر حەسوودی بە کەس نابێ حەسوودی و نەبرد غەیبەتی پێ ناکەی چونکە حەسوودی هۆکاری غەیبەتە شتە خراپەکانی باس دەکەیت و بۆ ئەوەی کە شتە چاکەکانی بشارێتەوە من دیوارێکم دروست کردووە ئەگەر بلۆکێک لە ناو دیوارەکەما خراپە هەموو دیوارەکەمە ڕوخێنە بلۆکەکە دەربێنە تێگەی مسلمان تۆ سەد بلۆکت بنیاد ناوە ئەگە بلۆکێکی خراپە بلۆکەکە دەربێنە نەک هەموو دیوارەکە بڕوخێنی ئەتر بۆچی هەموو دیوارەکە ئەڕوخێنی ذیکری خوا بکەین هاوڵی چاکمان هەبێت مەجالسمان مەجلیسی زیکر بێت ناوی خەڵکی بە خراپ نابین ئیتر کردەوەکانیشمان ناچێ بۆ خەڵکی نەکەین کرێکاری خەڵکی بینها غەیبەت نەکەین غەیبەت کردەوەکانمان هەڵ ئەگرێ ئەیبا بۆ غەیبەت کراو غەیبەتکار لە قیامەتە مفلسە مایە پوچە ئەگەر چاکەشی نەبێ خراپەی خەڵکی بۆ دێت ئاگات لێ بێ داوا لە خوا دەکەم خوا بمان پارێزێ لە غەیبەت خوا زمانمان پاراوەکە بە ذیکری خۆی بە سەڵەواتدان بە چاکەوتن بە قسەی خێر خوا بمان پارێزێ لە غەیبەت خوا لە گوناهمان خۆش بیت خوا ڕەحممان پێ بکەیت خوا ئیمانمان سەلامەت بکەیت خوا دوعاکانمان گیرا بکەیت خوا شیفای نەخۆشەکانمان بیت هەر کەسێک نەخۆشە و داماوە و زەلیلە خوا شیفای بی خوا بەزەی و بە حاڵمان ئابێتەوە خوا دوعاکانمان گیرا بکەی خوا لە گوناحی باوکو دایکمان خۆش بیت لە گوناحی مردووەکانمان خۆش بی خوا عاقبەت خێرمان کەیت خوا هەرزانی خێتە وڵاتمانەوە خوا تاعەت و عیبادەتمان لێ قبوڵ کەیت خوا بمان گێڕی بۆ کەسانی بەر ئافواتی مانگی ڕەمەزانەکەون خوای گیان لە بەهەشتەکەی خۆتا کۆمان کەیتەوە لە ئاگری جەهەنەم بمان پارێزی خوایە عیبادەت بۆ تۆ ئۆکەین لێمان وەرگری یا رب العالمین یا ربی خوایە ئەوەی چاکە چاکی بۆ بکەی ئەوەی خراپە خوایە باشی کەی خوایە بە ئیسلامەتی بمانژێنی بە ئیسلامەتی بمامرێنی یا ربی خوایە بەر شەفاعەتی پێغەمبەرمان خەی آمین آمين آمين الحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته